بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام إخوائي قولتان لبي، السلام عليكم ورحمة الله وبركاته. گەشتنە بابەتی ئەوەی کۆکردنەوەی خەڵک بەرەو ساحەی مەحشەر، ساحەی حیساب. خوای پەروەردگار جل جلاله لە قورئاندا ئاماژە دەکا و دەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم يوم نحشر المتقين إلى الرحمن وفدا. باسی ئەوانە دەکات کە ئیماندارن، واتە ئەگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار، و خوای پەروەردگار کە حەشیان کا بۆ ساحەی مەحشەر بەلای پەروەردگار دەڕۆن. ئەوانەیشی کە بێ ئیمانن، خوای گەورە جل جلاله بەکوێری حەشریانەکە: ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. ئەو ئاەتە بۆ کافرەکانە، واتە بەکوێری حەشریانەکە. ئەگەر تەماشاشکەین ئەو کاتەی کە ئێمە زنی ئەبینەوە، ئەم دنیایی کە ئێستا هەمووی شەڕی لەسەرە و خۆشەویستە لە دڵ هەموویە و زۆری، و بەڵام لەو ڕۆژە ئاژێ قال كم لبثتم في الأرض عدد السنين، واتە خوای پەروەردگار کاتێ ئەپرسێت چەند ساڵێک چەندێک لەسەر زەوی بوون، چەند ساڵێک، ئەوانشە فەرمن قالوا لبثنا يوما أو بعض يوم، ڕۆژێک یان هەندێک لە ڕۆژێک. ئەمە جوابی مرۆڤەکانە، ئەو خەڵکانی کە ژیاون لەسەر زەوی. واتە ئەم جاژێ پرسیارشکە: ويوم يحشروا كأن لم يلبثوا إلا ساعة من نهار. جا کاتی حەشر دەکردن، وا دەزانن هەر سەعاتێک ژیاون لەسەر دنیایە. ئەم دنیایە کە تەمەنێکی 50 ساڵ، 70 ساڵ، 100 ساڵ، یان ڕۆژێک یان نیو ڕۆژ، هەندێ ڕۆژ یان سەعاتێک. خوای پەروەردگار بۆمانە گێڕێتەوە کاتێ لێمان ئەپرسێ کە لە دنیا چەنە ژیاوی، ئەمەی پێوتی. ئەو کاتە مرۆڤەکان و جنەکانش هەمووی حەشر دەکرێن، چونکە ئەگەر تەماشای قیامەت بکەی، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ تەماشای سوورەتی عەبەسە بکە، تەماشای سوورەتی تەکویر بکە، تەماشای ئەو سوورەتانە بکە کە باسی قیامەتەکە. هود و ئەخەواتها کە لە حەدیثێکە هاتووە، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام، وتیانەی پێغەمبەری خوا پیر بووی، وتی شەیبەتنی هود و ئەخەواتها، پیری کردم سوورەتی هود و براکانی پیری کردم، چکە لەبەرەوەی بۆ باسی قیامەتی تایە. چکە ئەوان ئاوا تێگەیشتوون لە قورئان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاەتەکان لەگەڵ ئەوە ئەدویا و ئەوش دوایشی ئەکردەوە بە فەرمانی خوا بە خەڵکی: يحشر الناس يوم القيامة، ڕۆژی قیامەتە خەڵک لەسەر چی حەشرەکرێن، یعنی ئێمە لە قیامەتە لەسەر چی حەشرکەین. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام: يحشر الناس يوم القيامة على أرض بيضاء، لەسەر زەویکی زۆر سپی، بەسپی. و ئەمجا فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام: نقي ليس فيها علم لأحد، هیچ زانیارێکی کەس نییە لەسەری، و زەویەکەش خڕە. والحەدیثێکی ترا فەرمێ خاکێکی سپیە، خوێنی لەسەر نەڕێژراوە، ئەو ئەرزە خوێنی لە ڕێ زەنڕێ، کەواتە ئەم ئەرزە نییە، ئەم ئەرزە نییە کە ئێستا ئێمە لەسەری. ئەرزێکی تر دروست ئەکا خوای پەروەردگار، چونکە ئەم ئەرزەش ئەپێچێتەوە خوای پەروەردگار. وتكون الجبال كالعين المنفوش، و ئاەتەکانی ترش هەمووی دەپێچێتەوە، ئەرزێکی تر دانا خڕە،
تەختە وەسپیە لەو پڕدنیا بۆ ئەی پڕدنیا هەرچی دابنە بە تەماشای چاو ئەیبینی پێویست ناکە ئەمەنە تەختە و ئەمەنە سپیژە نقطەی ڕەشی لەسەردانە دیارە گوناحی لەسەرشی نەکراوە هیچ گوناحی لەسەر ئەو زەویە نەکراوە کە حەشر ئەکرێن هەمومان خوای گەورە ڕەحمان پێ بکە ئەمجا یومە یونفەخ فی الصور فتأتون ئەفواجا خەڵکەکانش چۆن حەشرەکرێن کۆمەڵ کۆمەڵ واتا گشتیان دێن بەڵام لەورە جیاکرێنەوە کۆمەڵ کۆمەڵ حەشرەکرێن کۆمەڵی موسڵمانان کۆمەڵی ئیمانداران کۆمەڵی تاوانباران کۆمەڵی ئەوانەی خوای گەورە خۆشیانەوێ کۆمەڵی ئەوانەی خوا خۆشیانی ناوێ کۆمەڵی ئەوانەی کە خوا قسەیان لە کاڵا ئەکا کۆمەڵی ئەوانەی کە خوا قسەیان لەگەڵا ناکا ئیتر ئەمانە گشتی بەش هەرێکی ئاڵایەکی خۆی هەیە بەرداخێکی هەیە عەلەمێکی هەیە لەژێر ئەم چەترا کۆبوونەتەوە ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ إنكم محشرون رجلا وركبانا رجالا وركبانا وهتا ئێوە کۆ دەکرێنەوە لەو ڕۆژەدا کە هەندێکتان بۆ نمونە بە پێ و هەندێکتانش احتیمالاً بە سواری بێ بە شتێک بێ لەسەر شتێک بن خوای پەروەردگار جەل جەلالوهو مرۆڤەکان کۆ دەکاتەوە یعنی گشتی لەسەر یەک شێواز نییە مەبەست ئەم حەدیسانە ئەوەیە کۆ دەکرێتەوە ئایەتە دوای ئەوەی کە حیساب و کتاب دەکرێت گشتمان لە ساحەیەکە ڕاوەستی أنس كري مالك أفرمي إن رجلا قال يا نبي الله كيف يحشر الكافر على وجه يوم القيامة أي بيغمر إخوة صلى الله عليه وسلم كابرايك وتي شون كافر لسردم تشاو حشر ذكره أم جاء بيغمر إخوة صلى الله عليه وسلم فرموي ندبيني وكسك لزردو قاج بچه وتي بالي وتي أي ندي ومدام تو دينيت إنساني لسردو قاج بچه هي چوارة هي ششة هي هشتا مرو جان لبركان زور لا إخوة أحسانا كلسردم چاو بچه ولسردم چاو رأي كشد حشري أواني كداخلي دوزخ كري خواهي قريج أمريكان بيبن كبيبن بفاي خوي نايبن لزور حديثة كان هاتوا خواه بنامامدا بدما رأي كشد قاچی ئەگرن و بەدەما ڕایکش بۆ ناو ئاگری دۆزەخوا بەنامان بدا يحشر المتكبرون يوم القيامة ئەمجا باسی ئەوانەکەن کە فیزلن لوتیان بەرزە فیزیان هەیە تەکەبوریان هەیە تر تەکەبور لە بیشتکووە تا تەکەبور هەمووی خراپە فیزیلی لوتبەرزی هیچی باش نییە لە بوچکەوە حتا گەورەیەک هیچی باش نییە چونکە حەدیسەکە چێڵێ من كان في قلبه مثقال ذرة نابينية أبي بريسة جهازك بيني بجهاز سيركي بزان مثقال ذرة لشوية مثقال ذرة من الكبر في قلبه كتيا مثقال ذرة إلى ضلع أبي كبر خوبة قورب زاني أما مسوقريكا أقري دوزخ وباشتش لدسي خويدا ئەبێ لەوە وریابین زۆر چونکە هەندی حەدیث هەیە هەڕەشەیە ئەو کارانە دوو خەینەوە لە خۆمان کە هەڕەشەیە چونکە لووتبەرزەکان لە ڕۆژی قیامەتە خوای گەورە چۆن حسابیان لەگەڵاکە چ شێوازی چی مەخلوقاتێ لەسەر زەوی زۆر بچووکە بە ئەندازەی ئەوە بچووکیان نەکاتەوە لەسەر زەوی لەم حەدیثە ئەڵێ بە ئەندازەی کەچیە بە ئەندازەی مۆریلەی پێڵێن خۆمان لەناو مۆرلەکانشە گەورەکان نا بچووکەکەیان کامەیە لە ڕۆژ قیامەتە ئاوا بچووکێ کاتەوە بەو شێوازە حەشرەکەن ئەوەی کە لوتی بەرزە لە دنیایە ئەوە کافرەکان بەسەر دەما ئەمەش منافقەکان بەو شێوازە يحشر خلائق كلهم يوم القيامة هەموو مەخلوقات بێژگە لە مرۆڤ بێژگە لە جن واتاکیان لە بەرانش هەمووی دێنن لەو ڕۆژەدا البهايم والدوائر والطير ئەمانەش دێنن هەچی گیان لەبەرێنن
حسابش لەگەڵەوە ناکرێ کامەی تەعدای کردبێت لەوەکە لێ ئێستەنرێ دێتەمەکە بەڵام ئەوانییان لەسەر نییە قەزمان حەقی کەس نامێنە لای کەس مسقالە ذەڕەیە حەقت نافەوتێ لە قیامەتە لە دنیا چەنێ بفەوتێ لە قیامەتە فەوتاندن نییە ئەمجا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام دڵمان خۆشەکە خوای گەورەش پێشکاتە فەرمیێ كنتم خەیرە ئومەتین ئوخریجەت للناس ئێوە خێرترین ئومەتن دەرچوونە بۆ خەڵکی یعنی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان فەرموویەتی إنكم تتمون 70 أمة أنتم خيرها وأكرمها على الله ئێوە تەواوکەری 70 ئومەتی تر بەڵام ئێوە چاکترن بەڕێزترن لە خۆی پروردگار ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە ئاخر ئومەتین بەڵام یەکەم ئومەتین حەسابمان بەدەست پێیەکە ئاگری دۆزەخ کردنەوەی جەهەنم وەکردنەوەی بەهەشت بە ئومەتی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام دەست پێیەکە خوا وای داناوە لە دنیادا ئاخر ئومەتین لە دنیا لە قیامەتە یەکەم ئومەتی حەسابمان لەگەڵا ئەکرێ أمجا فرمي بيغمري إخوة عليه الصلاة والسلام إن الناس يسرون يوم القيامة جثا كل أمة تتبعون بها واتهموا أمتك خلقي بش دبنا ولا روجي دوايدا همو شوني أمتك خوي دكوي همو أمتي شوني بيغمرك خوي دكوي بيغمري وآية سيان لنفري لغوايا پێغەمبەری وایە دوانی لەگەڵایە پێغەمبەری وایە زۆری لەگەڵایە پێغەمبەری وایە کەسی لەگەڵانیە بەڵام زۆرترین ئومەت لەگەڵیا بێ ئومەتی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام زۆرترین چونکە لە حادیسەکانە هاتوو ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەڕێتەوە دەربارەی ئومەتی خۆی کە ئایا زۆری و کەمی أفرميت بيغمري إخوة صلى الله عليه وسلم يتبعها من أمتي فإذا النبي معه ثلث من أمتي وإذا النبي ليس معه أحد هيا سيكوت خلق لقلعاتي هيشا كسي لقلعانية لبيغمران أجا موسى عليه السلام كاتيك ديت الله كات بيغمران طبعا راو اختارن ومتكان جدين الله هنا أمتي تويا بامو بيغمران أكون بيشانو درو الله كاتي أمت ديت أجا أمتي موسى عليه السلام بيغمري صلى الله عليه وسلم أفرمي بيغمري أمتي موسى ديت الله قلب على غن أمتي موسى أم جاء أفرميت أوش بيغمري خواه أفرمي أما يمنا أمتي منا لأن أما من بني إسرائيل فأين أمتي قالت يا رب فأين أمتي بيغمري قال لو رجع خي خوايان كوا أمتك يعني لو رش غمي أمتك يتي بيغمري قال صلى الله عليه وسلم أم جاء فرمي فقال انظر إلى عن يمينك الله تماشاي لاي راستك تماشاي لاي راستك ببينا ككاتب بيغمري إخوة صلى الله عليه وسلم أبيني لا راسي تماشاك أفرميت شياكاني بونمنا مكة شونا أمتي بيغمري إخوة آوان أما نزور لو روجدا شوكا أفرمي كاتي أبيني تماشاي لراسيك أبيني أواني كوا أمتي بيغمري عليه الصلاة والسلام زور وهندي كان دمشاويان دراوشي واتدم شاء نوريني احتمالا أوان بن كحفتها هزار لأمتي بيغمر بدون حساب وبدون كتاب أجد باشت هر دانيك شي حفتها هزار بالغ الخويا تماشاك قد إما لقل أوان نبين كخلق بلين تو فلان فيسان شكا زورترين أجد باشت أمتي بيغمري إخوة صلى الله عليه وسلم نو باشتا هاتو ألين أجر 120 ريز به لبهشتا 120 ريزينا وني
120 ئومەتی ناو ئەنەی 100 و هەرچی نایەنین ئەڵێن 80 هین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چلی هەمووی پێغەمبەرەکانی تر کەواتە زۆرینەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیلا من ئەبا ئیلا خۆی ویستی نەبێ خۆی حەز نەکا بچێتە باشت ئەچێت تۆگە تەماشای کەی 70000 ئەمە چوو هەر دانەیەکی 70000 ئەبا ئەمە چیەکە بێژگە لە شەهیدان بێژگە لە ڕازگۆیان بێژگە لە سەدیقین بێژگە لەوانەی کە موژدەیان پێدراوە لە خولەفای ڕاشیدین و سەحابە و ئەوانەی کە تەحگاتەوە بێژگە لەو حەمکە حەدیسانەی کەوتراوە نەکراوە ئینسان ئەو کارانە نەکاچێتە بەشت ئەو کارانە بکاچێتە باشت تۆ بێ ئەمانە گشتی کۆکەرەوە دوای ئەمەش پێغەمبەری خوا هەر ڕازی نابێ لە دوای ئەمەش ڕازی نابێ پێغەمبەر کاتێ سوژدە ئەباتە زەوی چونکە ئەڵێ ئەی محەممەد بەس پێغەمبەری خوا کفکەنەوە مەلایکەکان ئەڵێ ئەگەر وشەکە دروست بێ چی گەرەکە ئەمڕۆ ڕازیەکەی هەر ئەڵێ ئومەتەکە لە دوای ئەمەش شەفاعەتی مەلایکەکان شەفاعەتی پیاوچاکان شەفاعەتی شەهیدان شەفاعەتی پێغەمبەران پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم لە دوایەوە شەفاعەتی خوای پەروەردگار لە دوایەوە ڕەحمەتی پەروەردگار لە دوایەوە سێ چنگەدا لە ئاگری دۆزەخ من كان في قلبه مثقال ذرة من الإيمان مثقال ذرة لدليا إيمان به لها تحتاي لدوزخ نابينته بلان بمرجع شريكي بخوا قرار ندابه علم خبرها بيو بعنادي كردبيتيو بزاني الشركة نزاني وحالته ترش يعني حتاي بل لو هي مستحق بودوزخ مستحق بودوزخ بلان حتاي نامينته لو روجدا هەر کەسێک هەرچی داگیر کردبێ ها بە باوشەوە تەسەورەکەن ئەگە حیوانێکی دزی حیوانەگاوە کۆڵێ و ئەگە بستێ زەوی داگیر کردبێ ها ئەمە بستێک ڕێک تەوقێکەوە ڕێکێکە نەمەلی لە ساحەی مەحشەرە بێ ڕایکێشی هەرچی بیا لەگەڵتە هاوە دەست تۆ یان ڕایکێشیە هەڵشان تۆ ڕایکێشی بەرەو ساحەی مەحشەر خوا لەوانەمان نەکە چکە لەو ڕۆژەدا خۆمان پێ نابرێتە ڕێوە چی جا بێ شەک پێوە بێ کەواتە هەرچی ئەوەی تەعدا ئەڵێن لە دنیادا هەیە هەرچیت کردبێ ها لەگەڵتا لەو ڕۆژەدا چونکە پێغەمبەری خوا ئەفەرمێ يحمل ترابها إلى المحشر بەسەر زەویدا ئەیبا بۆچی بۆ مەحشەر بۆ ساحەی مەحشەر ئەو شوێنەی کە دانراوە کە ئەو شوێنەش کە دانراوە کە حساب و کتابی تیا بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمجا فەرمێ کۆمەڵێ تر هەن ئەم کۆمەڵە کە ئەیان بینی کە لە پێناوی خوا شەهید بوون ئەفەرمێ ئەمانە ئەو ڕۆژە ئەوەیە کە لە ڕۆژی قیامەتە خوێنیان وەک لؤلؤ وایە خوێنەکەیان وەک مەرجانی وایە یعنی ئەم خوێنە نیە ئەم خوێنە سادە کە لەونی بۆنی وەک زەعفران وایە خوای گۆڕێ لە قیامەتە هەمووی دەناسرێتەوە لەو ڕۆژەشدا هەمومان ئیمانداران بیدون هیچ کەلپەلێک نییە لە بەرمانە بەڕووت و خوتی کفنەکەش نامێنێ کفنەکەش لەناو گۆڕجێلی دێی بەڕووت و خوتی دایکە عایشە فەرمووی پێغەمبەری خوا چۆن ئەبێ هەموومان بەڕووت و خوتی چۆن تەماشای یەکتری ناکەین عایشە وتی عایشە دایکی ئیمانداران بە پێغەمبەری وتی پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم وتی ئەو ڕۆژە زۆر لەوە گەورەترە ئینسان بتوانێت یەک ئاوەڕ بداتەوە ڕۆژەکە ئەمەنە سەختە ناتوانانی یەک گلت ئاوا بکەی بزان کیا لە ڕاستە و کیا لە چەپە هەر ئاگا لە خۆت نییە کە تۆ ڕووتی چونکە ڕۆژەکە ئەمەنە سەختە ساحەی مەحشەر شتێک نییە ئاوا وەک دنیا بێ و تاقەت و بێ و زەوق و بێ و بزانی چی و چی نییە نە هەمومان لەو ڕۆژە بە ڕووتی حەشر دەکرین و ئەو ڕۆژەش ئیلا کۆمەڵێک نەبن کە جل ئەکاتە بەریان خۆی پەروەردگار لە کاتی خۆیان باسیەکەی خۆی گەورە ڕەحمان پێ بکە و عاقیبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە
لە ساحەی مەحشەردا ڕووسپیمان بکە ڕوڕشمان نەکە ڕووزەردمان نەکە یا الله خوایە بخوایە لێتە پاڕێنەوە کار و کرداوەکانمان لێوەرگری یا الله خوایە عیبادەتمان لێوەرگری خوایە لێتە پاڕێنەوە کتاب بدەیتە دەست ڕاستمان یا الله خوایە بە بەهشت و پان و بەرین شادمان کە لاگری دۆزەخ نەجاتمان بدەیت یا الله خوایە ڕەحمان وڵایەتمان بکەی ڕەحمە نەخۆشەکانمان بکەی یا ڕەبی خوایە لێتە پاڕێنەوە بە بەهشت و پان و بەرین شادمان بکەی ببینینی خۆت ببینینی پێغەمبەرەکە شادمان بکەی وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله